سڵاوتان لێبێ بەڕێزانە و کاتتان باش خۆشحاڵین لە شێوێکی تری شەممە پێتان دەگەینەوە لە ئەکادیمیای مێگامایند پلس بۆ پەروەردە و ڕاهێنان و ڕاوێژکاری بۆ پێشکەشکردنی بابەتێکی تر و وەبینارێکی تر وەک دەزانن ئەکادیمیای مێگامایند پلس جگە لە ئەو وەبینارانەی شەوانی شەممە لە تەوەری پەروەردەش چەند پەرتووکێکی بڵاوکراوەی هەیە کە لە وەبینارەکانی پێشووتر باسمان کرد نامانەوێت کاتەکە زۆر بەوە ببین بەڵام بەرهەمەکانی 2000 ڕێنوێنی بۆ مامۆستایان 100 ڕێنوێنی بۆ وانەوتنەوە بۆ لەکەت بەرەواش بکەوە ڕێبەرێک بەرەولوتکە ڕێبەرێک بۆ مامۆستایان هەروە چەندین کتێبی تریش هەیە کە لە کتێبخانەی تەفسیر و وەشانخانەی فام بەردەستن. جگەلەوە چەناڵێکی یوتیوبمان هەیە کە هەموو بەرهەمەکانی پێشووتری تێدا بڵاوکراوەتەوە بە خۆڕایی هەموو وێبینارەکان و تۆمارکراوەکانی تر و ڤیددیۆی بەسوودەکانی تر کە لە ئێستادا زیاتر لە 300 ڤیددیۆی جۆرا و جۆری تێدایە بۆ ئەوانەی کە ئاگادار نەبوون یان نیانزانیوە دەتوانن هەر لە یوتیوب بەس بنووسن مێگامایند پلس ئەکادمی بە زمانی ئینگلیزی چەناڵەکە بۆیان دەبێتەوە و دەکرێت سوودمەند بن لە ناوەڕۆکی بابەتەکانی هەر لەو چەناڵە لەبەرەوەی ڤیددیۆکانی زۆرن هەوڵمان داوە لە ڕێگای دروستکردنی چەند پلەیلیستێک ئاسانکاری بۆ ئارەزومەندان بخوازن بەوانەی کە منە ئەو توێژینەوانەی تایبەت ئەو ڤیددیۆیانەی تایبەتن بە توێژینەوە لە پلەیلیستێک کۆمان کردوونەتەوە ئەوانەی پوختەی کتێبن ئەوانەی تایبەتن بە ژیری دەستکرد و ئای هەریەکە بە پێی سروشتی بابەتەکە کۆمان کردوونەتەوە لە چەند پلەیلیستێک کە بە ناویدا بگەڕی ئاسانتر ڤیددیۆیە با بڵێن دڵخوازەکانی خۆت بدۆزیەوە یان ئەوەی لەگەڵ پسپۆری تۆدا دەگونجێ. ئەوەی گرنگە ئێمە وەبیناری شەوانی شەمەمان هەر بەردەوامە پرۆژەیەکی بەردەوامی ئەکادیمیای مێگامایند پلسە بۆ ئەم شەو ئەو وەبینارەی کە پێشکەشی دەکەین ژمارەکەی 143ە حسابی ئەو ژمارەیە بکە بزانە چەند لە مێژە بەردەوامین و بە هاندان و بە دەستباری ئێوە توانیومانە ئەو ژمارە زۆرەی وەبینار کە لە بوارەکانی پەروەردە و ڕاهێنان و ڕاوێژکارین بگەێنینە ئەنجام و سوودێکی زۆریش بە جێگران و بە ئەندامانی خۆمان بگەێنین لە ڕێگای ئەو میوانە بەڕێزانەی کە ئامادەن لەگەڵمان بن هەموو جارێکە تەکلیفیان لێ دەکەین بە سوپاسەوە دەست بە ڕوومانەوە منانێن وەکو دەڵێ بەدەم داوایەکەمانەوە دێن. بابەتی ئەم شەو بابەتێکی زۆر گرنگە کە بەڕاستی بابەتێکی بڵاوکراوەی کاک دکتۆر هەبوو دکتۆر فەیسەڵ عارەب بلباس هەبوو لە یەکێک لە گۆڤارەکان بوو بڵاوی کردبووەوە منیش بۆ خۆم پەیوەندیم پێوە کرد و هەم دەستخۆشیم لێ کرد هەمیش داوام لێ کرد ئەگەر بتوانێت بە پێی کات وەبینارێک لەسەر ئەو بابەتە پێشکەشکات چکە بەڕاستی هەم ناونیشانەکەی سەرنجڕاکێش بوو هەمیش پێم وایە لەم ڕۆژگارەشدا ئەو بابەتە زۆر گرنگە ئێمە وەکو هەم کەسانی ئەکادیمی هەم توێژەر هەم مامۆستایان و هەم کەسی ئاسایش شارەزایی لەم بابەتە هەبێ ئەویش چۆن سوود لە زمانەوانی وەربگرین لە پزیشکی تاوانناسیدا یان چۆن ئەو سوودە وەردەگیرێ ینی لێکدانەوەی زمان دراسەکردنی زمان بەڵام لە بواری پزیشکی تاوانناسیدا بۆ ئەوەی بابەتەکە زۆر با بڵێن درێژ نەکەمەوە دێمە سەر ناساندنی کاک دکتۆر هەرچەندە ماشەڵڵا خۆی ناسراوە بەڵام بە سیڤیەکی کورت دکتۆر فەیسەڵ عارەب بلباس لە 1958 لەدایک بووە بەڵام هەر گەنجە پسپۆری ڕاوێژکارە لە پزیشکی تاوانناسی و دادوەری ماستەری هەیە لە پزیشکی تاوانناسی دادوەری بەکالۆریۆسێکی ماشەڵای دەوێت لە بەکەلۆریسەکانی بەکەلۆریسێکی لە کۆلیژی پزیشکی لە زانکۆی بەغدا لە 1982 وەرگرتووە ماستەرێکی تریشی لە پزیشکی تاوانناسی لە 2000 ماستەرێکی لە 2006 وەرگرتووە لە پزیشکی تاوانناسی دادوەری بەکالۆریەسی لە یاسا هەیە لە 2002
بەکالۆرێسێکی لە زمانی ئینگلیزی هەیە لە ساڵی 2006 کاتە 3 بەکالۆریوسی هەیە ماشەڵای دەوێت لەگەڵ ماستەرێکیش جگە لە ساڵانی خزمەتێک کە هەیەی هەروەها دامەزرێنەر و سەرۆکی کۆمەڵی نەهێشتنی جگەرە کێشانە لە کوردستان مامۆستای وانەبێژە لە بابەتی پزیشکی دادوەری لە کۆلیژی پزیشکی و کۆلیژەکانی یاسا لە هەرێمی کوردستان هەروەها کتێبی پزیشکی تاوانناسیشی داناوە بابەتەکانی کردوتە زمانی کوردی کە بۆ یەکەم جار لە کوردستان ئەو پێی هەڵساوە دەیان کتێب و نامیلکەی پزیشکی و ئەدەبی و زانستیشی هەیە هەروەها سەدان و تاری پزیشکی و زانستیشی بە زمانەکانی کوردی و عەرەبی و ئینگلیزی لە زۆربەی گۆبار و ڕۆژنامەکانی کوردستان و دەرەوەش بڵاو کردێتەوە جگە لە چەندین چاوپێکەوتن و بەشداریکردن لە کۆڕ و سیمینار و کۆنفرانس و بەرنامەی رادیۆی و بەرنامەی تەلەڤیزیۆنی ئەویش هەر بە زمانی کوردی و عەرەبی لە بۆ ناوخۆ و لە بۆ دەرەوەی هەرێمیش ئەمە زۆر خۆشحاڵین کە ئەمشەو دکتۆر فەیسەڵ لەگەڵمانە و ئەکید سوودمەند دەبین لە بابەتەکەی بابەتەکەمان هەمووی 90 خولەکە دکتۆر جان ئێستا سعات 9:07 دقەیە جەنابەت ئەگەر بتوانانی لە ماوەی 45 لە بۆ 50 هەتا 55 دقەیەکیش قسەکانی خۆت تەواو بکەیت دوای دەرفەتی پرسیار و سەرنجی بەشداربووانیش دەدەین ئەگەر شتێک مابوو دەکرێت لە کاتی وەڵامدانەوە ئضافەکانی خۆشت بکەیت دووبارە زۆر سپاس ئەوە شەر تۆمار دەکرێت دوایی تۆمارەکەش بڵاو دەکرێتەوە بە ڕوخسەتی جەنابیشت فەرموو دکتۆر جان دەتوانانی دەست پێ بکەیت زۆر سپاس مامۆستا گیان ئێوارەتان باش سەلامی خواتان لێبێ بەڕاستی ئەو بابەتە هەر لە سەر پێشنیاز و بەداواکاری جەنابەت بوو دەستت خۆش بێ منیش پێم خۆش بوو ئینشاڵڵا شتێک پێشکەش دەکەین هەر هیچ نەبێ ببیتە مایەی وروژاندنی هەندێک پرسیار لەگەڵ لای بەشداربووان سوپاسی بەشداربووانیش دەکەم ئەوانەی کە ئێستا لەگەڵمانن ئەمن پێشەوەی بڕێن بچینە ناو بابەتەکە بە تەواوی حەز دەکەم هەندێک زاراوە ڕوون بکەمەوە ڕەنگە لەلای هەندەکان وازح نەبی طبعا پزیشکی ئەمە لە عێراق پێی دەڵێن الطب العەدلی بەڵام لە وڵاتانی دیکەی عەرەبی بەشی هەرە زۆری پێی دەڵێن الطب الشەرعی هەندێک پێی دەڵێن الطب القەضائی هەندێک دەڵێن الطب الجینایی ئەوەی کوردیەکەی ئێمە لێرانە تەرجمەی عەرەبیەکەمان کردیە ناومانێنایە پزیشکی دادوەری لە سلەیمانی دەڵێن پزیشکی دادی لە دۆک دەڵێن پزیشکی دادی لە قانونەکەی کە لە پەرلەمان دەرچووە ساڵی 2001 ناوی لێنرایە پزیشکی دادگوزاری ئەو ناوانە یعنی بەڕێی من زۆر تعبیر لە زانستەکە و لەو فەرعی ناکە لۆیە من ناوم لێنایە پزیشکی تاوانناسی هەر کتابە چشم بەو ناوەی دانایە لەبەرسی لەبەرەوەی بێت تعریفی پزیشکی تاوانناسی یان طب عەدلی بکەین ئەو لقەی پزیشکیە کە تەماشای لایەنی پزیشکی دەکاتن لەو کێسانەی کە دەستە دادگا یعنی ئەمە علاقەی ئەمە لەگەڵ دادگا و پۆلیس و لەگەڵ ئەو شتانەیە بەڵام لە جیهاندا بڕێن لە جیهانی دەرەوە و ئەوانەی زمانی ئینگلیزی و ئایندی لە زۆربەی وڵاتان پێی دەڵێن فۆرێنسیک وایە لە یۆنانی لە زمانی یۆنانیەوە پەیدا بووە کاتی خۆی یۆنانەکان ئەوانەی کە بڵێن پیاوی گەورە و زانا وەکو حاکم و ئەوانە بوویدا لە کۆڕ و کۆبوونەوە دانیشتنە کێشەیەکی یاساییان هەڵکردیە پێیان گوتیە فۆرێنسس ئیدی ئەوە چوویتە ناو زمانی لاتینی و لەویشەوە پەڕیوەتەوە لە بۆ هەموو زمانەکە هیندی هەموو پێی دەڵێن فۆرێنسیک ئێستا بوویتە فۆرێنسیک ساینس لەبەرەوەی ئەوەندە فراوانە فۆرێنسیک میدیسن یان پزیشکی تاوانناسی بەشێکە لەو فۆرێنسیکە ئەمن بەڕاستیە تا ئێستا کەش نازانم کەلیمەی فۆرەنسیک کوو بکەمە کوردی حتا عەرەبەکانیش یعنی نازان وشەکە ناکرێتە تەرجمە ناکرێت لەبەر ئەوە ئیدی مستەلاحەکان یعنی لێمان تێک نەچی توژێش تاوانناسیە یان دادوەریە طب عەدلیە لە تورکیا پێی دەڵێن ئەدلی تیب نازانم ئەوان لە عێراقیان وەرگرتیان عێراق لەوانی وەرگرتیە لە فارسەکان لە ئێران پێی دەڵێن پزیشکی قانونی یعنی هەمووی باسی ئەوەی دەکات کە ئەو فەرعی پزیشکی کە سەر بە یاسا و قانون و دادگەری و ئەو شتانەیە ئیدی طبعا هەرچەندە بابەتەکە پزیشکیە و لە کۆلیژی پزیشکیش لە لای ئێمە و زۆربەی وڵاتان بە ئینگلیزی دەخوێندرێتن
بەڵام لەبەر ئەوەی ئەو کەسەی کە دەبیتە پزیشکی عەدلی یان دادوەری یان تاوانناسی تعامل لەگەر شڕتە و مەحاکم و حاکم و لەگەر یاسا و ئەوانەیە ئیدی ئەوانش زمانی ئینگلیزی نازانن ناچار لە هەموو وڵاتان قانون بە چ زمانێک بی ئەو بابەتەش بەو زمانەیە ئیدی کە لە عێراق و لە دەوڵەتە عەرەبیەکان طب العەدلی و یان طب الشەرعی بە زمانی عەرەبی دەخوێندرێتن ئێمەش کە ئێستاکە لە کوردستان خەریکە یاسا بە کوردیە لە پەرلەمان بە کوردی دەردەچی لۆی ئەمنیش بیرم لێ کردەوە ئێستا ئەمە کە راپۆرت لێرانە دەنووسین لە بۆ دادوەرەکان لە بۆ ئەوانی برێن خەریجی قانونە محامیە ڕەنگە عەرەبیش نەزانن ئیدی ناچارین دەبی بیکەینە کوردی ئەوە بۆ ئەمن لەگەر چکا من وانەش دەرێم حازەرش دەرێمەوە لە کولیەی طب و لە کولیەی هەندەزاری شورتە و چکە بابەتی طب عەدلی بابەتی پزیشکی تاوانناسی پێویستە دکتۆر بیزانێ پێویستە سستەر و مزەمید بیزانن پێویستە پۆلیس بیزانێ پێویستە دادوەرەکان محامیەکان هەموو بیخینن لە هەندە شوێن دەخیندرێ لە هەندە شوێن ناخرێ چکە ئەو راپۆرتانەی ئەمە کە دەیان نووسین بە زمانی دەی بە زمانی کوردی بی بەڵام لەبەرەوەی هەندێک زاراوەی پزیشکیوانێک تێدا پێویستە شارەزای بن ئیدی ئەوە بۆ من محازەرەکانی خۆم کردە کتابێک و ڕسمەکەشتان پێ پیشاندەم لە ئاخری لە سلایدەکان ناوم لێنایە پزیشکی تاوانناسی بەنسبەت زمانەوانیەکە یان زمان ناسی یان زمان زانی کە لە عەرەبی علم اللغەیە یان ئەلیسانیاتە دەزانن لینگویستیک پێ دەڵێن لینگویستیک هەر بۆ بەرچاوڕوونی دوو بەشی سەرەکی هەیە یەکەکیان دیسکریپتیڤ یان شێوەیی یان وەسفی یان چی پێ دەڵێن کە بریتێ لە فۆنۆلۆژی و مۆرفۆلۆژی و سینتاکس یان دەنگسازی و شێوەسازی و ڕێزمان واتە سازی بەشی دووەمەکەی زمان ناسی کردەیی یان جێبەجێکردن یان ئەپلاید لینگویستیک ئیدی ئەو ئەپلاید لینگویستیکە ینی بابەتەکەی ئێمە زمان ناسی تاوان ناسی سەر بە ئەپلاید لینگویستیکە یعنی چۆن زمان دەخەینە خزمەتی دادگا و دادوەری ئیدی تعریفی بە زۆر شێوە دەکرێتن هەندێک دەڵێن سەر بە ئەو زمانی کە سەر بە ڕوودانی بە تاوانێک کە بە مەبەستی دیاریکردنی تاوانکارە هەندێک پێویست بە خوێندنی دەقی نووسرا و گوتراوەکانە لقەکی گرنگی کە پێی دەرێن فۆرێنسیک فۆنەتیکسیان چکە هەموو کەسێک چۆن پەنجەمۆری بە کەس ناچی چۆن چاوی بە هیچ کەسێکی دیکە ناچی دەنجیشی بە هەمان شێوە هەموو کەسێک جودایە کە پێی دەرێن ڤۆیس پرێن یان زێت پەنجەی دەنجی ئەدی ئەو زێ پەنجیە دەنجیەش دەکرێت لە دادگا بەکاربێنێ وەکو مێژوو ینی زاناکان ئەوانەی خەریکی نووسینەوەی ئەو بابەتەنە باسی مێژوەکی دوور و درێژ دەکەن چۆن پەیدا بۆ و لەکەی نێوە هەندێک نمونە دەینەوە دەرێن لە کتابی پیرۆز لە کتاب المقدسدا شتێک هەیە ئەیسا پێغەمبەر کوڕەگچکەکەی لاسایی براگەورەکەی کردیە تەمان براگەورەکە دیارە وەرەسە و شتی باشتر و مەنسەبی باشتری هەبووە فێری لێکردێ لە ڕێگەی دەنگەکەی خۆی گۆڕیە خۆی کردە کوڕەگەورەکە ئەوە ئالەساس بە بیدایەتی دارێن لە سەردەمی ڕۆمەکانیش دەڕێن ئەوە بەکارهاتووە ئەوەکو زانست لە چی بەکارهاتووە سەردەمی ڕۆمەکان دەزانن شانۆ هەبووە نووسینی ئەدەبی ئەو شتانە هەبووە دزینی مافی دانان و ئەوانە هەبووە کابرایە کە شکاتی کردێ دیارە چەند کەسێکی شارەزا هەبووینە ئەوەی لێک بدەنەوە بڵێن چۆن ئەوە هیتونیە یەکەشی دیکەیە دزیوتە لە سەردەمی ئیسلام و حەزارەتی ئیسلامیەکان تەمان لۆ ساختکردنەوەی فەرمودەکانی پێغەمبەر زۆر سوودی لێوەرگیراوە ئەوەی کە دەزانن تەواتورە و چۆن لێکی دەدەنەوە ئەوە سەحیحە و ئەوەی دیکە زەعیفە و بەو شێوەیە بەڵام بڵێن لە سەردەمی تازەی خۆماندا وەکو زانست لە ساڵی 1968ەوە کابرایەک بە ناوی جام کتابێکی داناوە ناوی لێنایە کێشەیەک ئیدی لەوێن دەرێن ناوی تقریبا ناوەکی زانستی لۆ ئەوەی دانایە ڕۆجەر شۆی هەیە ئەویش لەگەڵ هاوکارەکانی هەندە تۆژینەوەی لەسەر ئەوانە کردیە بەڵام ئێستا بابەتەکە زۆر فراوان بووە زۆر گەورە بووە یعنی تا گەیشتە ئەوەی بەسەرەن دەستگای لێکۆڵینەوەی فیدرالی ئەوەی FBI ئەمریکی پێ دەڵێن تاقیگەی تایبەتیان هەیە لە بەریتانیا لە ساڵی 92 لە زانکۆی بەرمەنگام تۆژینەوەی لەسەرکرایە
ئێستا ئەگەر تەماشا بکەیت لە ئینتەرنێت ڕێکخراوێکی تایبەتی هەیە هەر لە بۆ ئەوانە کە ناوی یەکگرتووی جیهانی بۆ زمانەوانی یاسایی و تاوان ناسییان International Association for Forensic and Legal Linguistics ڕسمەکەیم بۆ داناون لە ماڵپەڕەکە کە مجلەتشیان هەیە بە ناوی The International Journal of Speech, Language and Law، یعنی گۆڤارێکی ئینتەرنەشناڵە نێودەوڵەتیە لە بۆ قسەکردن و لە بۆ زمان و پەیوەندیان بە یاساوە. ئەدی زمانەکە لێرانە مەبەستمان لە زمانێکی تایبەتی نییە. زمانەکە لێرانە بوارەکانی تقریبەن دوو بواری زۆر دیاری هەیە. یەکەشیان بۆ ئەوەیە کە قسەکەرەکە دەستنیشان بکرێت. مەسەلە کابرایەک دەچی شکات دەکات دەڵێ بە تەلیفۆن بە دەنگ بە قسە هەڕەشەم لێکراوە، دەنگەکەشی تەزیر کردووە تۆماری کردیە لای خۆی، دەچیتە لای دادوەر، دەستە محکەمە شکات دەکاتن، گومانت لە چێ هەیە لە فلان کەسێک کە محکەمە دەیهێنن کابرا ڕەنگە ئینکار بکە بڕێ ئەوە دەنگی من نییە. لەوێن دەرێ زانای تایبەتی هەیە کە ئەوانە پێیان دەگوترێت فۆرێنسیک لینگویستیک، ئەوانە دەچن دەنگەکە شی دەکەنەوە، تەجروبەی دەکەن، وەڵا قسەمان لۆ بکە، قسەکەی ئەو لەگەر قسەی ناومرێن مۆبایلەکەی لێک دەداتەوە. دەمەنەوە پێویستی بە تاقیگە و بە کەسی زاناوانە هەیە، چکە دەنگەکان وەکو گوتم دەنجی هەر کەسێک تایبەتە بەخۆی، پیچەکەی چەندە، ئەمپلیتودی چەندە، خێراییەکەی چۆنە. لێرەدا هاوکار دەبی لە دەستنیشانکردنی بڵێن تاوانکارەکە یارمەتی دادگای دەداتن. لەباری نووسینیش بە هەمان شێوە دەکرێ یارمەتی بدەن. هەر نووسەرێکیش ئەگەر ببینی ئەوی خوێندنەوەی نووسین و شتیواڵی کردووی دەزانی هەر نووسەرێک ئوسلوبەکی تایبەتی خۆ هەیە. ئەگەر کابرایەک هەڕەشەک نووسینێک بە نووسینێک لە بۆ یەکەش کردبی یان ئەوە دەچێتەوە سەر بابەتی ئەوەی پاراستنی مافی دانەر کە یاسامان هەیەلەوە، کابرایەک شکات دەکە ئەو بەحسە لە من دزراوە، منە یەکێک بردیەتی ئەو کتابە ئەو نووسینە یان ئەو ڕیسالەیە تەهدیدی منی کردیە بۆ شێوەیە. چۆن تاکید کەین بزانین کە ئەوە ئەو نووسینە هی ئەو فلان کەسە یان هی ئەوی نییە. ئەوەش بە هەمان شێوە کەسی شارەزا دەتوانی دەستخەتەکە ئەوە بکە، ئوسلوبەکەی تەجروبە بکاتن، بەراوردی بکاتن لە بۆ ئەوە یارمەتی یاسا بدە. خۆتان دەزانن دادگا چ مەحامی بی، چ پۆلیس بی، چ لێکۆڵەری دادی بی، چ دادوەربی، ئەوان پابەندن بە جێبەجێکردنی ئەو یاسایی کە لە بندەستیانە، بەڵام ئەوان شارەزای بابەتی دیکە نینە. بۆیە دائیمەن بێزگە لە پزیشتی دادوەری لە هەموو وڵاتان تاقیگەیەک یان بەڕێوەبەرایەتیەک یان مدیریەتێک یان شتێک هەیە کە ئەو شتانە لە خۆ دەگرێت. ئێمە لە کوردستان چیمان هەیە؟ بەڵگەی تاوانمان هەیە، بەڕێوەبەرایەتی بەڵگەی تاوان کە سەر بە وەزارەتی ناوخۆیە. ئەوان پێویستە هەموو ئەو لایەنانەیان هەبیتن. ئەو ڕۆکە لە برێن سایبەر ئەتاک هەیە، ئیشی کۆمپیوتەرە، ئیشی مۆبایلە، ئیشی ئەو شتانەیە، دەبی شارەزایان هەبی لەوانە چۆن ئەوانە ئاشکرا دەکەن، ئەو هاکەرانە ئاشکرا دەکەن ئەو نووسینە، چکە نووسین هەرشەر نییە بە دەستبی لەسەر کۆمپیوتەر. زۆر جار لە کۆمپیوتەر لەسەر کۆمپیوتەر یان لەسەر بڵێن مۆبایل هەڕەشە و قسەوانە دەگوتری کابرە تەزیلی دەکاتن، دەتوانی ڕسمی بگری و بینێریتن لە بۆ دادگا کە دەست بەسەر ئەو کۆمپیوتەرەوە ئەو مۆبایلە دادەگرێ، ئەوانەی شی دەکاتەوە لێک داتەوە، خەبیری تایبەتی خۆیە، خەبیری سایبەرنێتیک بۆ ڕوونکردنەوە. ئەویش احتیمال لەسەر چ دەکات؟ لەسەر ئوسلوبەکەی، لەسەر پەنجەی جێپەنجەکەی، لەسەر دەنگەکەی، لەسەر نووسینەکەی. ئەمن وابزانم تا ئێستا لە لای ئێمە هێشتا و بابەتە تقریبەن نوێیە و تازەیە لەسەر زمانی کوردی ئایا لە دادگایەکان شتیوا دەکرێ یان ناکرێ. تەمان جێبەجێکردنەکەی وەکو گوتم ئەوەیە، یان ئەوەتە لەسەر نووسینە یان لە بواری دەنگە. لە هەموو وڵاتان دەستگای تایبەتی، تاقیگەی تایبەتی دەنگ هەیە. ئەوجا ئەو دەنگە چ لە بۆ نەخۆشی بەکار بێتەوە ئەوانەی کە پزیشتی گەرو و لووت و حونجەرە و ئەوانەنا ئەو جۆرە تێستانەیان هەیە. ئەوان دەتوانن بە هەمان شێوە خەبیری ئەو هاشیان هەبی بۆ دەنگ تۆمارکردن و پسپۆڕی وایان هەبی کە یارمەتی دادگا بداتن بۆ دیاریکردنی.
ئەوە کتابەکەی منە چاپی سێمە تەمان دامنایە وەکو من هەزێک لە کۆلیزی یاسا و شۆڕتە و لە برێن پزیشکی دەیخوێنن. سپاسان دەکەم. من بە کورتی بابەتەکە هەرچەند دوور و درێژە نەمێش سەرتان بێشێنم، لێرانەدا دەیبڕێم تەواوی دەکەم. ئەگەر کەسێک شتێک لێکۆڵینەوەیە پرسیارێک شتێکە بیتن لە ڕێی مامۆستاهیمدا ئامادەینە جوابتان دەینەوە. دەستەکان خۆش دکتۆر جان، زۆر زۆر سپاس. وڵا بابەتەکە کورت و پوخت بوو، بەس حەزەکەم بەپێی ئەزمموی خۆت هەندێک نمونە بەبێ ناوهینان بجێڕیەوە، مەسەن ئەو نمونەی کە زۆر سیر بووە یان بەو شێوەیە توانرایە جێبەجێکاریان تاوانبارەکە بدۆزرێتەوە. ئەگەر هەتا پرسیارێک شتێک دەبێتن ئەوانە هەندێک نمونەش باسکەی زۆر باش دەبێت. مامۆستا وەکوتم لەبەرەوەی بابەتەکە نوێیە، هەتا ئێستا دادگاکانی ئێمە وە بزانم حتا اعتراف بە دەنجی مۆبایل و ئەو شتانەش ناکەن. ئەنی وەکو بەڵگە ناخوا وەکو دەڵێ وە دەڵێن یعنی چکاون بیستمە خەڵک شخص بەخۆی بە منی گوتیە تی من بە مۆبایل تهدیدیان کردیمە، دەنگەکەشم تەزیر کردیە، جوێنیان پێدایمە و هەڕەشەی کوشتن و ئەو لاولا بردیتمە دادگا کردیتمە شکاتیش بە حاکمەکەشم پیشاندای و جێشی لێگرتیە، بەڵام گوتیتی ئەوە ناخواتە لە لای ئێمە. دەڵێن بابەتەکە لەبەرەوەی نوێیە ئەو کێشانە بە ئاسانی حل نابی. دادگاکانی ئێمە و دادوەرەکانیش ڕەنگە لەو بابەتەی زۆر ئەو زانیاریانەیان نەبیتن. شتەکە لە هەموو دنیایش نوێیە، بەڵام جێبەجێ دەکرێت. ئەمن تا ئێستا بڵێم کێسەکی والا نەمدیتیە بخۆم شخصی بزانم لە دادگا چۆن حل کرایە، چۆن عقوبە درایە، چۆن حکوم درایە. بەڵام شتەکیان هەیە دادگا بۆ ئەوەی تاکیدکەن لە بوونی ئەو دەنگە ئەو هەڕەشەیە بە نووسراوی فەرمی داوا لەو کۆمپانیایە دەکەن کە دەنگەکەی تێدایە، مەسەلا چ ئاسیا سێڵە چی بەلەم کۆڕەکە داوای لێ دەکەن لە فلان سەعات لە فلان ڕۆژێ شتەشی وا بووە دەنگەکەمان بۆ بنێرە، بۆ ئەوەی تاکیدکەین. ئەدی کە دەنگەکە دێ وەبزانم نەمختەبەر و نەشیکردنەوە شتیوالەشی نییە، هەر ئەوەندە لەسەر قسە و لەسەر ئەوە ئیدی ئیسپات دەکرێت. بەڵام ئەتوو لە بۆ ئەوەی بگەیە مەسەرەن شتێکی دادوەری و مافی کەسەکە پارێزراوبی بەڕاستی پێویستە خەبیر هەبی لەو ناحەیە. چکۆم چینە دەنگ ئێستاکە کێشەی ئایمان هەیە، نووسین دەنگ هەموو شتێک تەقلید دەکا، گەیشتە حەدەچی ئەوە زۆر بە ئاسانی خەڵک ناتوانێت جدای بکاتەوە. پێویستت بە ئینسانی پسپۆری شارەزا هەیە. ئەمە لەو بوارە هەتا ئێستا شارەزای ئەوامان نییە. ئەو بابەتەش لای من نوێ بوو، لۆیە وروژاندم، لۆیە حەزم کرد خەلکی دیکەی بە دوادابێتن بە دوای ئەو بابەتە. ئەو بابەتە لێراندا پزیشکی نییە لە حقیقەتدا، بەڵام وەکو گوتم لەبەرەوەیمە هیچ ناوەکی دیکەمان دێت لە دنیا پێ دەرێن فۆرێنسیک لینگویستیک، هەر ناوی پزیشکی تێدا نیە. فۆرێنسیک لینگویستیک ئەوە پێویستە زمانزانەکان بیخینن، پێویستە ئەوانەی خەریزی فیزیانە ئەوان دەتوانن ئەوانەشی بکەنەوە و لێ بدەن. ئەوە پێویستە دادگا داوا بکە یان وەزارەتی ناوخۆ داوا بکە لە بەڵگەی تاوان بڵێ کەسانی ئەو هامان دەوێت خەریکی ئەو شتانەبی. وەکو چۆن خەبیری سیلاحمان هەیە، خەبیری پەنجەمۆرمان هەیە، مختبەری DNA-مان هەیە، پێویستە مختبەری ئەوانەش هەبیتن، دەنگ تەزیل بکە و تەحلیل بکاتن. دەمەن دەنگ تەحلیلکردن هەروە بە قسە نابی، پێویستی بە جیهازە، شەپۆلەکەی چەندە، لەرەکەی چەندە، پیچەکەی چۆنە، ئەمپلیتیودەکەی چۆنە، ئەوانە هەمووی دەبی بە جیهازی کارەبایی ئەلکترۆنی بەوانە تەحلیل بکرێتەوە. ڕست لە زانکۆکانیش هەندێک دراسە و شت کرایە لەسەر بەزام لە ڕووی زمانەوانیەکەی وەکو خۆت گوتت، ینی زیاتر بەرەو زمانەکە چوو وەکو فیل دەچێژ ئێستا سیر دەکرێت. ئێستاوە لە چاتەکە بەحسەکەم دانا کە لە زانکۆی سلێمانی کرایە هەر ماستەرەکە لەسەر ئەو نامانەی کە هەڕەشن با بڵێن هاتوونە تەحلیلیان کردیە، هەم لە ڕووی پراگماتیکی و لە ڕووی با بڵێن فۆرەنسیکەوە لە ڕووی دادوەریەوە کراوە. مامۆستا ئەسما دەڵێ چ کاتێک ئەو دەنگانە وەکو بەڵگە وەرناگیرێن، ینی هیچ کاتێک وەرناگیرێن دکتۆر جان لە محاکم و ئەوانەی بەپێی زانیاری تو یان بەڵگەیە یان وێنەیە؟ کە دەڵێم وەرناگیرێن شەکوایەکە وەردەگیرێ بە دوادا چۆن دەکەن، بەڵام پشت بەو مۆبایلە ئەوەی نابەستن کە شخصەکە هینایەتی
ئەوانە دائیمەن پشت بە کۆمپانیایەکان دەبەستن، داوا لە کۆمپانیایەکە دەکەن، چکە کۆمپانیایەکانی مۆبایل و تەلیفۆن هەموو شتێک تەزیل دەکەن لای خۆیان، تۆمار دەکەن، وەکو نهێنیەک لای خۆیان دەمینێتەوە. بەڵام دادگا دەتوانی، جهەتی دادگا توانی بە کتاب ڕسمی داوایان لێ بکە، بڵێن لە فلان سەعاتی لە فلان ڕۆژی ئەو دەنگەمان لۆ بنێرن ئاهی ئەو شخصەیە. تەمان کۆمپانیاکان دەزانن لە ڕێگەی دیاریکردنی GPS و مۆبایلەکە لە چێ بووە و خەڵک کەسەکەی قسەی کردی و تهدیدی کردی لە شتێ بوو، ئەوان دەزانن. بەڵام ئەوەندەی ئەمن بزانم تا ئێستا خۆزگە دۆرێکمان لەگەر با یان حامیەکمان لەگەر باە بزانم ئایا شتی وا هەیە، کێسی وا هەیە لەگەڵمان هەیە. ئەگەر مابی دکتۆر ڕزگارم بە بەرچاوی کەت بزانم لێرەیە دکتۆر ڕزگار، کاک دکتۆر ڕزگار لەگەڵمانی باشتر لە تەطبیقات دەزانی. ڕزگارمان لەگەڵا دکتۆر ئەگەر مابی نازانم، ئەگەر بەڕێزێک بیاوێ قسە بکاتن دەتوانی دەستی بەرزکاتەوە هەتا مایکەکەی لە بۆ دەکەینەوە. نەزان بەبەر چاوم کە دکتۆر ڕزگار قادر بەس چیدەم دەستی بەرزکردەوە چێ زۆر باشە. ئێستا بەڵێ مامۆستا فەرموو، مامۆستا فەرموو مایکەکەت بکەوە پرسیارەکەی خۆت بکە مامۆستا. شەف باش. شەف باش مامۆستا جان. دکتۆر دەست خۆش، من پرسیارێک هەبی نزانم کە گرێدەیە بابەتی ڤژیان نەبەست. بەڵێ جێم لێیە فەرموو بڵێ. من ڤیاس بزانم وەختە تاوانێکە تێت ئەنجامدان کەسێک بمرید ئێدیتن بن طب العدلي پشتی هینگێت بێت ئەڤە هەندە ڕوژەیە مری ئەف کەسە چاوت ات دیار کردن او تاریخ یعنی او میجوه چاوت ات دست نشان کردن چه تکنیک چه رکه بو من مرق من ریاض زانم اصلا زانم که گریدای بابتی و یا نه بس افسیارت سر من دا پیدا بی میجوی چی مردنی یعنی بله تاریخی وفاتیه مثلا که یکک دبنا جنازك دبنا طب عدلي اوان وقتی وفاتك دیاری دکن او بابتشی دیکه طبعا دورو قوره او کسی که دمری طبعا پاشی مردنی گۆڕان بەسەر لەشی دادی هەر لە 5 دقەی دوای وەستانی دڵی و هەناسەی چەند گۆڕانێک بەسەر لەشی دادێت لەوانە پلەی گەرمیەکەی دادەبەزی لەشی ڕق دەبی ڕنگ دەگری بۆگەن دەبی ئیدی احتیمال لەسەر ئەو گۆڕانانە دەکەین ئەو وەختە دەڵێن احتیمالە طبعا تەخمینە و نەبی برێ تقریبیە بەڵێ بە تقریبیە تقریبی بەنزیکی دەڵێن 24 ساعتە مردیە 72 ساعتە مردیە هەفتەیەکە مردیە یان مانگەکە یان ساڵەکە ئەوە بەنزی کراوی بەس بەرێ 100 زۆر زەحمەتە ئەویش طبعا هەیە لە وڵاتان پشکنینی تایبەتی هەیە ئەوانەی پاتۆلۆژی تایبەتیان هەیە نەخۆشی زانیوانەی کە بە میکرۆسکۆپ شانەکان تەماشا دەکەن ئەوان ڕەنگە بتوان بەوردی بەڵام لەلای ئێمە ئەو وردەکاریانە تا ئێستا زەحمەتە يعني فون نشانة السر اوی کسی مری درد کول دی فون نشانه تقریبی وقتك تدست نشان کردن طبعا تقریبی خصوصا نیه بەڵام هەتا زووتر بیبینین ئاسانترە مثلا تو یەکەچی دەهێنن خلالی نیو ساعتەچی دێتن یان دەیبینی تەمەشا دەکە هێشتا لەشی گەرمە و هیچی لێ نەهاتێ و وەکو کوردی خۆمانی وایە دەرێ وڵا دەرێ خەوی لێکەتیە ئەوە ئەکید دەمان تازەیە مردیەکەی نیو ساعت بەڵام یەکێک کە شین و مۆر بووە و هەموو لەشی ڕق بووە و دموچاوی پەنمایە ئەوە ئەکید بۆگەن بوون دەستی پێکردی و 24 ساعت و ئیدی ئەوەش دەبی تۆ حساب بکەی لە چێ مردیە شوێنەکەی ژینگەکەی گەرمە ساردەشێدارە کەسەکە قەڵەوە لاوازە تەمەنی چەندە جلچی لەبەرە لەچی لەبەر ئەوانە هەمووی ئەحتیمال دەکاتن لە بۆ ئەوەی تەمان بابەتەکەی خەمڵاندنی کاتی مردن بابەتێکی زۆر دوور و قۆڕە لە پزیشتی دەستت خۆش بێ دکتۆر جان دەستت خۆش بێ زۆر سپاس مامۆستاچی دەم پرسیارە کاتیە ناوی جیهازەکەی دەرچووە ئەمە نامانوێت لێرە بەکو دەڵێ هیچ کەیسێکی تایبەتی باز بکەین بەڵام باسی ئەو کێشەی ئەو مامۆستایی زانکۆ دەکات کە بەو دوایە ئەو پیاوە ئاینە کە بەهۆی ئەو دەنگانەی کە دەستی بەسەردا گیرا بوو وابزانم مامەڵەی لەگەڵ کرا دەڵێ ئایا ئەو دەنگانە وەرگیراون یان دوای پشتڕاستکردنەوەی کۆمپانیەکانی گەیاندن اینجا ئیجراعات دەکرێتن والله بەتاکید نازانم تەمان کێشەکە کێشەی دیار بوو لە سۆشیال میدیا بڵاو بووەوە کێشەکە ئەوەش بوو هەندێک دەیانگۆ بە ئای دروستکرایە هەندێک دەیانگۆ ئۆریجینالە ئەسلیە
ئیدی ئەوە دەچیتە ئەو بابەتەوە طبعاً بەڵام ئەمە پێویستی بەست لەو پرسیارە بوو کە گوتت ئەو بەڵگانە لە محکەمە بە تەنێ وەرناگیرێن، ینی کەیسەکە سکاڵایەکە تەحریک دەکرێت بەڵام وەکو بەڵگە ئەژمار ناکرێ وەکو ئەو دەنجیانە. ئێوە ئەمزام هەژ وەش بووە کە قەرارەکەش دراوە بڕوان ناکەم لەسەر دەنگەکە بوو بیتن هەتا پشت ڕاستکردنەوەی کۆمپانیاکان نەهاتبی مەسەلە احتیمالە نازانم بەڕاستی ئەوانە دەبی بچێ ناو بابەتەکە بە تەواوی شخصێک یعنی تێدا بەشدار بووبی لە لێژنەکە بی ئەوان زیاتر دەزانن. زۆر باشە. مامۆستایەکی تری بەڕێز دەڵێ لە پزیشکی تاوانناسی یان زمانەوانی لە پزیشکی تاوانناسی تەنها لایەنی دەنگ دەگرێتەوە، واتە لقی تری لێ نابێتەوە، بۆ نمونە بەرزی و نزمی دەنگ یان شتی تر، یان بەس لایەنی دەنجی دەگرێتەوە. خۆی لایەنی دەنجە یان دەتوانین ئەمە ئەو بابەتە لە دوو لاوە لۆی بچین. یەکەیان بۆ یارمەتیدانی دادگا بۆ دۆزینەوەی تاوانبارە، ئەوە لایەکی، بەڵام لایەکی پەیوەندی بەو زمانەش هەیە کە لە مەحاکم بەکاردی، یان ئێستا لە قەچی دیکەی لێبوویتەوە. بۆتان دەزانن زمانی دادگا زمانێکی تایبەتیە، هەر کەلیمەکی دەتوانێت چەند لاپەڕەشی لەسەر بنووسی معنای چییە. ئەزاتوکە لە دادگا زمانێک بەکاردێنی دەڵێ بەندکردن معنایەکی هەیە، زیندانیکردن معنای هەیە، غەرامەکردن، سزنکردن یان عقوبەکان، ئەوانە زمانی تایبەتی دادگایە. بەڵام ئێمە لە کوردی هەرچەند کردیتمانە کوردی، بەڵام ئەگە تەماشا بکەی لە هەر شوێنێک بە نەوەعەکە بە مستەڵەحەکە بە جیاوازەکە، بەڵام تو لە زمانی عەرەبیان لە زمانی ئینگلیزی ئەگەر بیخینەوە کە وشەکت دانا لە جێی ئەوانەی کە یاسا ناسن، ئەوانەی کە قانون تەطبیق دەکەن، ئەوانە زۆر چاک دەزانن ئەو وشەیە مەبەستی چییە و معنای چییە. زۆر لێکدانەوە و ئیسیهات هەڵ ناگریتن. ئەو زانستەی فۆرنسیک لینگویستیک لایەکی ئەوەشی تێدایە، بەڵام چی ئەوانە دەکاتن؟ ئەوەی تەمان زمان ناسە، ئەوەی کە شارەزایە لە ڕێزمان و لە پێک هاتەوە ئەوانە. ئەوەی دیکە دەنگەکەی وەکو گوتم تەمان دەنگ و تەحلیل دەکرێتەوە. تۆ ئەگەر بزانی دەنجی من مقارنە بکەی، ئەگە 2000 جێ لە دەنجی من بووبی یەکسەر لە دوورەوە نەشم بینی دەزانی منم لە چی دەزانی؟ لە خێرایی دەنگەکە، لە شەپۆلەکانی، لە پیچەکەی، چکە گەروی هەموو ئینساوە گوتم چۆن فینگەر پرینت، چۆن پەنجەمۆر هی دوو کەس وەکو یەک نییە لە دنیاە، بە هەمان شێوە دەنجی دوو کەسیش وەکو یەک نییە. ڤۆیس پرینتە تەواو ڕاستوانی ڤۆیس پرینتی پێدا. ئەو ڤۆیس پرینتە کە دیاریت کردی چێە، هەر دەنگەی دیبینی بەراوردی بکەی دەزانی ئەو دەنگەهی ئەو کەسەیە یانی ئەو نییە. ڕاست. دەستت خۆش بێ. مامۆستا نەسار دەڵێ بە پێی زانیاریەکانی من هیچ ڤۆیسێک ینی دەنگێک لە هاوڵاتی وەکو بەڵگە لە دادگا وەرناگیرێ، کاری پێ ناکرێ، بەڵام بۆ پشت ڕاستکردنەوە دادگا داوا لە کۆمپانیایە باوەڕپێکراوەکان دەکا وەکو ئەوەی جەنابەت گوتت، بەڵام دادگاش زۆر بە کەمی داوا دەکا، ینی تەنها لە ئەو کەیسانەی کە هەستیارن و بەڵگەی تری لەگەڵدا بێ. مامۆستا محەممەد قادر دەستی بەرز کردەوە، نازانم ئەگەر دکتۆر محەممەد بی فەرمۆ ئوستاز فەرمۆ مامۆستا، فەرمۆ مامۆستاجان. سڵاوتان لێ بێ مامۆستای بەڕێز. سڵاو لێ خۆشت. خۆشی لە جەناب تۆ کاک دکتۆریش دەکەم. وەڵام من پرسیارێکم هەبوو ئوستاز، ئەو بابەتی کاک دکتۆر باسی دەکا مادام پزیشکی دادی تێدایە مەرز یعنی ئەو بابەتانەی کە دەستنە ئەو چوارچێوەیە هەمویان تاوانی کوشتنیان تێدا بێ، یا بۆ نمونە ناوزڕاندن، هەڕەشەکردن، جنێودان، بۆ نمونە هەڵخەڵەتاندن، ئەوانە شەمو ناسن و تاوانی زمانی. دەستت خۆش بێ مامۆستاجان، زۆر سپاس. نامەیەکی ماستەر هەیە، نازەم ئەوەی جەناب کوتت دامناوە ئەو نامەیە یان ناچکە نەمتوانێت نامەی ماستەرە بە ئینگلیزی پەنجەمۆری زمانی نە ئەوەی من دێڵێم کوردیە نامەیەکی ماستەر هەیە لە زانکۆی سلێمانی کراوە لە 2021 پەنجەمۆری زمانی لە لێکدانەوەی تاوانەکاندا، تاوانە زمانیەکاندا. ئەگەر لەبەر دەستت هەبێ دەتوانی لە لینکەکە دانێ یان؟ بەڵێ لامە PDF لامە سۆما جەمال نووسێتی دکتۆر ئاڤێستاش سەرپەرشتی کردووە. جا لەوێدا زیاتر باسی ئەوانەی کردەوە، بابەتی ناوزڕاندن و هەڕەشەکردن و جنێ و ئەوانە لەوێ ئەوانەی هەمووشی کردوەوە. جام بەستمەوەی کاک دکتۆر باسی دەکا ئەی مەرزە بەستاوانی کوشتنی تێدا بێ، بۆیە پزیشکی لەگەڵیان مەرز نییە. ئەگەر مەرز نییە بۆ ئەو پزیشکی بۆ لەگەڵ بۆ هەر تاوانی زمانی مثلا. فەرمو دکتۆر جان. والله مامۆستا جان ئەمن ئەوە ڕوون کردەوەتە مستەڵەحی فۆرێنسیک
تەرجمە ناکرێت نە بۆ کوردی نە بۆ عەرەبی لە دنیا پێی دەرێن فۆرێنسیک کە گوتت فۆرێنسیک یعنی تەنها پزیشکی نییە ئێستا لە دنیای شتێک پێی دەڵێن فۆرێنسیک ساینس یعنی ئەمەنداگە تەرجمەی بکەم دەی برێم زانستەکانی سەر بە پزیشکی دادی بەڵام علاقەی بە پزیشکی وە نییە چونکە ئەمە هەیتمان یعنی ئەو فۆرێنسیکە لە هەندەسەش هەیە لە زراعە هەیە لە دەرمانی هەیە لە هەموو شتێکە هەیە یعنی هەر بابەتێکی زانستی ئەگەر دادگا داوای لێ بکاتن بڵێ ئەو شتم لۆ ڕوونکەوە لە بۆ یارمەتیدانی محکمە هەتا بگەینە قەرارێکی عادل ئەو وەختە دەبیتە فۆرێنسیک یعنی زۆر جار بینایەک دەڕوخێتن ئێکە شکایەتەکە دەستە محکمەی چێ تاوان بار دەکرێت خاوەن بینا یان مهندس یان چی دەبی خەبیرێکی هەندەسە هەبیتن بێلۆ محکمەی ڕوون کاتەوە بڵێ هەڵەکە لە چیدایە ئەو کەسە پێی دەگوترێن فۆرێنسیک ئینجینیری یعنی ئەو خەبیرەی ئەو قەرارەی دەدا دەبی مهندس بی و دەبی دیراسەتی فۆرێنسیکیشی خوێندبی ڕاست حتەنانەت لە ئاگرکەوتنەوە کە ئەو ئاگرانە دەکرێتەوە دەتوانی خەبیر هەیە ئارسۆنی پێدرێن بە ئینگلیزی فۆرێنسیک ئارسۆن کەسی خەبیر هەیە دێ پێدادێ ئەو ئاگرەی تەماشا دەکە بزانین لە چیەوە هەڵگیرساوە ئایا متعەممەدە یان سربەخۆیە یان چۆن بووە ئەوانە بابەتەکە زۆر دوور و قۆڵە لۆیە پێی دەرێن فۆرێنسیک ساینس فۆرەنسیکەکەش لە کەنەمە ئەمە هەر ناومان لێنایە پزیشکی دادوەری کێشەکەش ئەوەیە هەر شتێک بی لە محکەمە داوای هەر شتێک بکرێ یەکسەر لە بۆ پزیشکی دادوەری دەنێردرێ بەڵام پزیشکی دادوەریش خۆ هەموو اختصاسەکی نییە وەختە ناسارە پزیشکی دادوەری داوا لە هیدیکە بکە کاکە تەبیبی جلدیمان دەوێت تەبیبی کسوورمان دەوێت تەبیبی نیساییەمان دەوێت ئەتفالمان دەوێت لەگەرمان بەشدار بی هەتا یارمەتی دادگا بدەین و شتەکە ڕوو بکەینەوە دەستت خۆش بێ دکتۆر جان بەڕێزان دوو لینکمان لە چاتەکە دانایە یەکیان توێژینەوەی بە زمانی کوردیە ئەوەی مامۆستا محەممەد تازە باسی کرد یەکیان توێژینەوە کە بە زمانی ئینگلیزیە هەردووشی لەسەر ئەو بابەتەیە کە کاک دکتۆر باسی کرد ئەوە هەردوو لە بۆ بەڕێزانی بەشدار بووش ئەو بەڕێزە دێ قسە بکە نازانم نووسرای ئایفۆن 15 لە لای من ناوت دەرناکەوێ ئەگە دەستت بەرزکەوە دەتوانم یارمەتیت بدەم بەڵام ئەگە دەستت بەرز نەکەی و نازانم کامەیانە بەڵام تا ئەو بەڕێزە دەستی بەرز دەکاتەوە کاک دکتۆر ڕزگار لەسەر خەتمای دکتۆر جان دەمەوێت ئەگەر لە ڕووی یاساییەوە شتێک هەبێ دکتۆر گوتی دکتۆر فەیسەڵ گوتی ئەگەر یەکەکی قانونی لێرەبی حەز دەکەم قسەی بکە کاک دکتۆر ڕزگار ئەگەر مەجالت هەیە فەرموو دکتۆر دکتۆر ئێوارە باش نازانم دەنگم دێ دکتۆر بەڵێ دەنگت زۆر باش و خۆشیشە زۆر باشە سڵاو ڕێز و خۆشەویستم بۆ جەنابەت و بۆ برای ئازیز و خۆشەویستم دکتۆر فەیسەڵ ماوەکی درێژە نەمدیتیا بەس وەک خۆت گوتنی هەر گەنجە وەکو جاران ڕێز و خۆشەویستیمانێ دکتۆر فەیسەڵ لە ڕووی حەزم کرد بەشدار بکەم ئەوڕۆ بەشداریم کرد بەڵێ وەڵا دکتۆر فەیسەڵ وەکو دەڵێ جوان خاڵی لەسەر پیتەکاندانە هەروایە لە ڕاستیدا یعنی بەڵگە ئەلکترۆنیەکان کاری پێدەکرێت بڵێم کاری پێ ناکرێت نییە بەڵام گرفتێک ئەوەیە دادگاکان چۆن باوەڕ بەو بەڵگە ئەلکترۆنیە بکەن دکتۆر فەیسەڵ جوانی هێنا مەسەلەن کەسێک مۆبایلێک دەباتە بەردەم دادگا دەڵێ فەرموو فڵان کەس هەڕەشەی لە من کردووە ئێ باشە لەو سەرخی ئەیە و لەو تەکنۆلۆجیای نوێی دادگا هەر کەسێک مۆبایلێک تێکستەکی بباتە بەردەم ئەو خەڵکەی دادگایی بکە لەسەر دەکرێت بێگومان ناکرێت لەبەر ئەوە بەشێک لەو داواکاریانە وەک دکتۆر فەیسەڵ ئاماژەی پێدا ئاراستەی یان دادگا بۆ دڵنەوایی خۆی دڵنیایی خۆی ئاراستەی کۆمپانیەکان دەکا بۆ پشتڕاستکردنەوە بۆ ئەوی بتوانێت وەکو بەڵگە وەری بگرێت دکتۆر هیمدات کاک دکتۆر فەیسەڵ جوانی ئاماژە پێدا یاسایەکی تایبەتی لە عێراق نییە تایبەت بە بەڵگە ئەلکترۆنیەکان بۆیە هەر ڕێسایە گشتیەکان کاری پێدەکرێت بنەمای سەرەکی بەڵگە سازی لە یاسای عێراقی و کوردستانی پرەنسیپی یان بنەمای قەناعەتی دادوەرە یعنی هەر بەڵگەیەک پێشکەش دەکرێت دوجار هەتا شاهێدیە کە یەکێکە لە بەڵگە بەقوتەکان بەهێزەکان
هەر کەسێک شاهێدیدا یەکسەر ئەو شاهێدیە ناچێتە چارچێوەی ئەوەی کە دادوەر پێی وەربگرێت 100%. دادوەر لێ دەکۆڵتەوە ئەو شاهێدە تا چەند سوودمەندە لەو شاهێدیەی، تا چەند ارتیباتات و لینچی لەگەڵ لایەنەکانی داوا کە هەیە، تا چەند هێزی دەرونی و هێزی عەقڵی بیرکردنەوە و لە بیرمانی بەقووەتە ئەو جە 2000 بڕیاردا و شاهێدیەی وەربگری یا وەرنەگری. جا ئەوە دروستە لەسەر بەڵگەکانی دیکەش. بەس کاک دکتۆر فەیسەڵ ئاماژەی پێدا دادوەر خۆ تایبەتمەند نییە بە AI بە دەنگەکان بە نەبراتی سەوت بۆی بڕیاردا یان لە زانستی مۆبایل و ئەپلیکیشن و سۆفتوێر شارەزابی بزانی ئایا ئەو تێکستە دروست کرا دروست نەکرا، پەنا دەباتە جار بەدار پەنا دەباتە بەر شارەزایان. جا نازانم دکتۆر فەیسەڵ ئێستا لە کوردستان جێی تایبەت هەیە بە ناسینەوەی تێکست و ئەو بابەتانە تەنها لە ڕووی پزیشکی هەیە، پزیشکی دادی هەیە دڵنیام، بەڵام نەمزانیە سەنتەرێک هەبیان. وەکو گوتم علاقەی بە پزیشکی دادیەوە نییە، ڕاستە نا لە ڕوو تەکنۆلۆژیەکەی دەڵێم. ئەمە لە هەولێر یعنی ئەوەی من بزانم بەڵگەی تاوانمان هەیە بەڕێوەبەرایەتی بەڵگەی تاوان دائیمەن لەگەر طبعاتی دائیمەن علاقەیان هەیە. مثلا لەوێ خەبیری سلاح هەیە، خەبیری پەنجەمۆر هەیە، خەبیری دەڵێن هی تەوقیعی تەزویرکردنی مثلا چەک ئەو شتانیان هەیە، بەڵامی دەنجی نازانم مختبەری وایان هەیە یان نا. شکۆ بەڕاستی پێویستی بە تیقنیاتی زۆر متەتەور هەیە، پێویستی بە کەسی شارەزا هەیە. ڕزما من پرسیارێک لە ئەدی ئەو یاسایی کە هەمانە یاسای خراپ بەکارهێنانی مۆبایل و ئەو شتانەی کە پێ دەرێن شمولی ئەوەی ناکاتن؟ بەڵێ ئەو یاسا پرسیارێکی زۆر زۆر جوانە بۆی مامۆستایانی هێژە و بەشداربووانی ئازیزیش بزانن. ئەو یاسایە هەیە. من یەکێک لە توێژینەوەکانم کە لە گۆڤارێکی نێودەوڵەتی بڵاوبوویتەوە ئاماژەم پێدایە کە یەکێکە لە یاسا هەرە پێشەگەکان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەگەرچی کەم و کورتی گەلەگەلک زۆرە، بەڵام دەتوانم بڵێم یەکەم یاسایە کە ڕوبەڕووی تاوانەکانی بەشێک لە تاوانەکانی کۆمپیوتەر و زۆرێک لە تاوانەکانی کە بە ئامرازی مۆبایل ئەنجام دەدرێن ڕوبەڕوو بۆتەوە. یەکێکە لە یاسا هەرە پێشەنگەکان 2008 کە تا ئێستاش هەروەک خۆی ماوە ئەگەرچی کەم و کورتی زۆر زۆرە، بەڵام یاسایکی پێشەنگە. ئەو یاسایە تایبەتە بە خراپ بەکارهێنانی مۆبایل، لەوێش ئاماژەی بە ئیمێلیشدایە. ئیمێل لێ گوتم بەشێک لە تاوانەکانی کۆمپیوتەر، چکە لەوێ باسی نامە ئەلکترۆنی واتە ئیمێل دەکاتن. ئەو یاسایە سزای دانایە. ئێمە دەزانین لە یاسای جینایی دوو بەشە سزادان لێکۆڵینەوە. تا ئێستا ڕێسایەکانی لێکۆڵینەوە لە تاوانە ئەلکترۆنیەکان هەمان ئەو ڕێسانە پەیڕەو دەکرێتن کە بۆ تاوانە گشتەکان دانرایە، واتە قەواعیدی ئیجرایی. ڕێسای تایبەتی دانەندرایە بۆ لێکۆڵینەوە لە تاوانە ئەلکترۆنیەکە کە بەشێک لە شارەزانی بواردەڵێن هەر وەک چۆن یاسای سزادانان بۆ هەندێک کار و کردەوەی نوێ کە لەگەڵ پەیدابوونی و تەکنۆلۆژیای پەیدا بووە پێویستە دەقی نوێ بێتن، دەقی سزادان هەمان شت داوا دەکەن، دەڵێن دەبی دەقی تایبەتیش بە لێکۆڵینەوە دابدرێت. چونکی لای یاساناسەکان و زۆرێک لە مامۆستایان معلومە یاسای تاوانی یان یاسای جیناییان کریمینەڵ لۆ دوو باڵی هەیە. باڵی بابەتیانە ئەوەیە دەڵێ ئەو کردەوەی تاوانە ئەوەش سزایەکەیتی، فڵان ڕەفتار تاوانە ئەوەیە سزایەکەیتی، دەرەخت بڕینەوە تاوانە سزایەکەی ئەوەندەیە، هەڕەشەکردن تاوانە سزایەکەی ئەوەندەیە. ئەوە بەشەکی یاسای جیناییە. بەشی دووەم بەشی تحقیقات و محاکەمە و لێکۆڵینەوەیە. کاتێک کەینێ بەشی دووەم دەست پێ دەکات کاتێک تاوانەکە ئەنجام دەدرێت، کە تاوان ئەنجام درا ئەو جە ڕۆڵی بەشی دووەم دێ، ئەو کەسە چۆن دەستگیر دەکرێت، چۆن لێکۆڵینەوەی لەگەڵ دەکرێت، ئەسڵەن چۆن شکایەتی لێ دەکرێت، ئایا شکایەتەکە بە شەفەویە یان بە نووسراوە، لە چێ شکایەت دەکات، لە دایرەی بەلەدێ شکایەت دەکات، لە زانکۆ شکایەت دەکات، لە شۆرتەی شکایەت دەکات، بستە بەردەم دادگا، و ئەگەر بستە بەردەم دادگا کام دادگا، و چۆن بانگ دەکرێت، چۆن لێکۆڵینەوە، چۆن ئیفادەی وەردەگیرێ، ئیفادەکەی لە تۆمار دەکرێت، چی ئیفادەی وەردەگری. ئەوانە هەموو دەستە بەشی دووەمی
یاسای جنایی کە پێی دەگوترێ قەواعیدی شکلی یعنی شێوەی لەبەرامبەر قەواعیدە مەوزوعیەکەی جا دکتۆر هیندار تایبەت بە هەندێک دانەندرایە تا ئێستا تایبەت ینی یاسایەکی تایبەت نییە ڕاست نەخێر هەرچەندە باسی تەکنەلۆژیامان کرد کاک دکتۆر فیسڵ زۆر سپاس کاک تۆ ڕزگار کە لەگەڵ مان بووی سپاس کە بەشداری خۆشەویستیمانێتوانێت قسە بکەوە زۆر سپاس ڕاستە ئێستا ناکرێ هەر بەڵگەیەکی مۆبایل یان ڕسمێک هەبێ دادگاکان یەکسەر وەکو بەڵگەوەریگرن و کابرا وەکو دەڵێت دەستگیر بکرێ بەڵام لەو ڕۆژگارە و لە ئایندەشدا تەکنەلۆژیا ئەوەندە پێش دەکەوێت ڕەنگە زۆر بە ئاسانتر بتوانی دەنگەکان بناسیەوە ئایا ئەو دەنگە ساختەیە ئایا بە ئای دروستکرایە ناوەکو مامۆستا عابدیش لە یەکێک لە کۆمنتەکان نووسی بووی ڕاستە سەبەبی زۆرێک لەو کێشانەش پێشکەوتنی ئایە کە مەسەڵەن ڕەنگە دەنجی ساختە دروست بکەن ڕەنگە ڕسمی ساختە دروست بکەن ئەوە ڕەنگە ئیشی محاکم نەبێ بێ دابنیشێ بزانی ئەوە ڕاستەیان ئەوە غەڵەتە بۆیە لە ئێستادا وەکو بەڵگە وەرناگیرێ وەکو بەڵگەی تەنها ڕەنگە لەگەڵ شتی تر دابدرێ نازانم دکتۆر پەروین عوسمان پرسیارێکی هەیە ئەگەر تێگەیشت بم بۆ ئاشکراکردنی تاوان تا چەند سوود لە زمانەوانی تاوان وەرگیراوە هیچ کاتێک هەبووە ڕاستی بشاردرێتەوە لێرە نازانم کاک دکتۆر فیسڵ لە پرسیارەکە وازحەیان ئەگەنا پێی بڵێن پرسیار بکا بەدە ڕەنگە مەبەستی ئەوە بێ هیچ مەسەلەن دادگایی کردنێک لەسەر ئەساسی دەنگ هەبووە یان نەبووە من وەکو گوتم ئەمان نە مختبەرێکی وامان هەیە نە خەبیرمان هەیە نە یاسایەکی تایبەتیشمان هەیە لەو بوارە لۆیە بڕوان ناکەم ئەگەر مەحاکەمەش کرابی لەسەر ئەو ئەساسە محکەمان نەکرایە مەسەلە محکەمەکە ڕەنگە لەسەرەوە بکرێ بڵێن کابرا تەشهیری بە فلانی کردووە یان جنێوی پێداوە یان ئەو حالە نەک لەسەر ئەساسی دەنگەکەی بناسنەوە ئایا ئەوە هی فلانە یانی فلان بڕوان ناکەم شتیوا کرابی وەڵاوی ئەوەی من هەندێک بزانم هەندێک جار لە هەندێک کەیس محاکم دەنێری لە بۆ خەبیر لوغەوی خەبیر لوغەویەکە من نازانم لە بۆ چیە ئەمن وەکو شخصی نەچویمە بەس برادر هەبووە چوەیانی بان کرایە بەس بەڕاستی ئایا لە بۆ دەستنووسە لە بۆ نامەی هەڕەشەیە لە بۆ شتەکە نازانم چ بووە بەڵام وەکو بانکردن هەیە خەبیری لوغەوی بانگ دەکرێ هەندێک جار شکاتی وا بووە مەسەلە ئۆتۆڕحەی ماستەر دکتۆرا دزراوە یەک شکاتی کردووە و حەقی گوتیەوە ئی منە و چۆن دەزانێ ئیتووە ئەوە حتمما دەبی زمانەوانێک هاتبیتن ئەو ئۆتۆڕحەی خوێن بیتەوە مقارنەی کردبی ئایا وایە وابزانم حادیسەی ئەو حالە بووە بەڵام نەک وەکو ئەوەی کە من باسی دەکەم بڵێم لێکدانەوەی لێکدانەوەی دەنگۆن ڕاست ئەوەی بەڵگەی تاوانیش ئەوەی بەڕێوەبەراتی بەڵگەی تاوانیش هەیە ئەجهیزە و شتیشیان هەیە مەجموعەیەکی زۆر باشیان بەشداری خولیان کردووە هەم لە دەرەوە هەم لە ناوەوەی وڵاتیش بۆ وەکو دەڵێ لێکدانەوەی پەنجەمۆرەکان و هەڵگرتنەوەی پەنجەمۆر و شوێن پێ و ئەوانەی کە هەیە ئەو بەڕێزەی کە دەویست قسە بکە بۆرە ناوەکە لای من آیفۆن 15 دەرچووە ئەو جاوە ئەگەر دەتوانی مایکەکەت بکەیتەوە فەرمو پرسیارەکەت بکە فەرمووە سڵاوتان لێبێت مادوونە بن دەست خۆش بێت دکتۆر فەیسەڵ سەوتم دەنگم سەوتەکە باشە ڕێزەکە خۆت بناسێنی سپاس دەکەیت من بێستونم لە بەشی کوردی زانکۆی سلێمانی بەڵێ مامۆستاجان فەرموو دەستان خۆش بێ بۆ بابەتەکان سەبارەت بە زاراوەکە کاکتۆر باشتر شارەزای بەس من گەڕانێکی خێران بۆ کرد زاراوەکە بە واتای مەیدانیەت ڕۆمانیە ئەو مەیدانە بوو کە خەڵک سکاڵا و کێشەکانیان تا لەکلا کردوەوە قسەیان کردووە وەکو زاراوەکە خاڵی دوو مادەی دووی موبایل لێکۆڵینەوەی لە سلێمانی زۆر لەسەرەکرێ حەزم کردنێک ئاگاداری ئەوەی خۆش بێ فەرموو لە مادە دووی خراپبەکارهێنانی ئامێرەکانی پەیوەندی تەلەفۆن و ئیمێل زۆر بە وردی کار لەسەر دەنگەکرێ بەڵام چۆن کاری لەسەرەکرێ بۆ نمونە کەسێک دەنگی کەسێکی تۆمار کردویان دەنگێکی لایە ئەو دەنگا هەر کات پێی بزانی ئەبرێتە ناو دادگا کەسەکە بانکە بزانم دەنگی خۆیەتی ئەگەر گومان هەبێ کەسەکە و دەنگەکەش ئەنەرێ بۆ بەڵگەی تاوان لەوێ بە یەکەوە گویان لێ ئەگیرێ یان دەنگی تۆمارەکرێتەوە بەراوردی ئەوە ئەکرێت بەو شێوەیە دەرکەوێت بە پێی مادەی دووی موبایل مامەڵێ لەگەڵا ئەکرێت دەست چاوت خۆش وەکو نمونەیەکی گشتی لەسەر بابەتەکە و ئێستا
لە زانکۆی سلێمانیش نامەی دکتۆرا لە زانکۆی سۆران کراوە لەسەری هەر خۆشم توێژینەوەیەکمە لەسەر ئەوە کردووە ئیشی لەسەرەکرێەوە مامەڵەی لەگەڵا ئەکرێ و کاری لەسەرەکرێ دەستان خۆش بێ و بابەتێکی جوان و بە پێز و باش بوو بەزێک تێبینی گە زەحمەت هەر شتێک کە لە دەبستە دادگا پێویستە یاسای تایبەتی هەبی ئەمە بەڕاستی لە یاسا ینی بڵێم کەم تەرخەمین پاشکەوتوین چونکە تەکنەلۆژیا و پێشکەوتن لە دنیا لە بە تایبەتی لە دنیای تاوان دروستکردن تاوانباری ڕۆژ لە دوای ڕۆژ لە پێشکەوتندایە بەڵام یاسایەکانی مە پێڕاناگەن هەتا ئێستا گرنگترین یاسا لە لایمە هەر یاسای عقوباتی عراقیە کە لە ساڵی 1969 دەرچووە هەندێک تعدیلاتی تێدایە محکەمەکان هەتا ئێستا زۆربەی ئەو یاسایە بەکاردەینن ئەمە هەر شتێکی نوێ کە بێتە کە لە DNA فەرمە دکتۆر جان ئەمە لە DNA نفسی کێشەمان هەیە ئێستا محکەمە دەنێری دەڵێ کاکە فرانکەس بڕۆ DNA لیست لێ بکەم زانین ئەوە فلان تاوانبارە یان کوڕی فلانە یان هەونیە ئێکە DNA-یەکەی دەکەی لۆی دەنێریەوە حاکم تەمەشا دەکات هیچی لێ نازانین DNA ڕسمەکە و خەتخەتە و ئەو دەبێ بە دکتۆرەکەی بڕێ ئەرێ ئەوە دەڵێ چی بەینەما لە دنیا فحسی DNA یاسای تایبەتی خۆی هەیە FBI لە ئەمریکا یاسای تایبەتی کەینە DNA دەکەی چۆنی دەکەی چەندی پرۆتۆکۆڵ و ئیجراعاتەکە ڕاست لە هەموو شتێکی دیکە مە پێویستمان بە یاسایە کە یاساش هەبوو پێویستمان بە دادوەری پسپۆڕی شەیە لەو یاسایە ئەو جوانە لێک بداتەوە بۆ پشتگیری قسەکەی جەنابیشت مامۆستا عابدیش لە کۆمنت نووسیتی لە وڵاتانی تر لە ئەمریکا دەڵێ برادێکمان هەیە لە یاسا دەخوێنێ دەڵێ بۆ هەموو شتێک یاسای هەیە بۆ نمونە تەنانەت ئەزیەتدانی هەست و شعوری بەرامبەر و بریندارکردن ئەوانە یاسای خۆیەوە کە ساڵانە گۆڕانکاری بەسەردادێ بەپێی ئەو پێشوە چونانەی جەنابەت باس کرد دەست چاوت خۆش بێ زۆر سپاس هیوادارین لایانی پەیوەندداریش گوێ لەوانە بگرێت چکە بەڕاستی وەکو گۆت گوتت لە بوارێکی وەکو تاوان و تاوانکاریدا بەردەوام بەرەو پێشچوون هەیە دەبێ یاساش هەبێ هەم بۆ مامەڵەکردن لەگەڵ ئەو تاوانە هەم بۆ ڕێگریکردنیش لێیان دووبارە دەست خۆش بێ دکتۆر جان ئەگەر بەڕێزێکی تر پرسیاری هەبێ دکتۆر بۆ ینی پێت وایە ئەو بابەتە ئێستا لە زانکۆکاندا چەند کەسی پسپۆڕی وەکو جەنابەتمان هەیە لەو بوارە مەسەلەن لە بواری جەنابەت دەزانم پلەکەت ڕاوێژکارە لەو بوارە ڕاوێژکاری پزیشکی لێرە بەڵام چەند احتیمامات هەیە بەوە مەبەست لە یعنی طبعادلی لە طبعادلی و لە اختصاسەکە بڵێ بەداخەوە بابەتی طبعادلی لە هەموو شەرق الأوسط تقریبا ئیهمال کرا کەس گوێی نەداتی سەبەبەکەی حتا لە کولیە هەموو کولیەی شورتە کولیەی قانون کولیەی طب دەیخینن یعنی کولیەی طب دەیخینن لە مەرحەلە 4 وەکو دەرسەکە بەڵام بڕوا بکە کەس گوێی ناداتێ لەبەرچی لەبەرەوەی کە تو دەبیە پسپۆری طبعادلی ئەتو ناتانی عملیات بکەی لە مستشفای ئەهلی ئیش بکەی ناتوانانی عیادەت هەبی یعنی واریدەشی ئەو تۆی نییە کێشەی زۆر تێدا تعاملیشی زیاتر لەگەڵ پۆلیس و لەگەڵ خەڵکیش و مادیبوونیشی زۆر تێدایە لۆیە ئێستا بڕوا بکە لە هەموو کوردستان بگەڕێ ڕەنگە دەت و دکتۆری طبعادلیمان نەبی یعنی من ئێستاوە 4 ساڵە من تەقاعد بوویمە بەڵام ئەمنیان گەڕاندیتەوە بە گرێبەست لە طبعادلی لەبەرەوەی کەس نییە لەبەرەوەی اختصاسێکی نادرە ینی لە نادریەکە لەبەرەوەی کەس حەزی لێ ناکە ینی من 15-16 ساڵە ئەو دەرسەی بە کولیەی طبی هەولێرێ و کۆیە دەڵێمەوە داوا لە تەڵەبەکان دەکەم دەڵێم هەر ساڵی 1-2 چیتان دەوێ امتیازات لۆتان بکەین بەس وەرنە طبعادلی کەس نایە کەس تەقدیم ناکرد بڕوا بکە ئەو 2-3 ساڵە 3 ماستەرمان کردبەوە کەس تەقدیمی نەکرد کەس حەزی لە ئیشەکە نییە ئیشەکە بڕێک زەحمەتە و ناوبانجیشی نییە وەکو گوتم مەوریدەشی نییە لۆیە کەس حەزی لێ ناکاتن ڕاست بەڵام خۆ مەفروزە حکوومەت بیر لەوە بکاتەوە کە مەسلەی هاندان ینی بە شێوەیەک لە شێوەکان یان ڕاکێشانی سەرنجیان ڕەنگە لە ڕووی ئەلامیشەوە هەندێک لایەن مقەسر بن کە گرنگی ئەو بابەتە شی نەکرایتەوە لە بۆ خەڵکەکەی ڕاست ئەمە دەستخۆشی لە جەنابەت دەکەین هەم بە بڵاوکراوەکانت هەم بەو کتێبەی کە دەرت کردیا هەم
بەڕاستی ئەو شەویش لەگەڵمان بووی بابەتەکە و گرنگی بابەتەکەت لە بۆشی کردینەوە. هەوڵ بدەین ئەگەر لە داهاتووشدا بتوانین لە بابەتێکی تریش بۆ ئەوەی خەڵکەکە تێبگا کە چەند گرنگە ئەمە لەو بوارەیدا یەک بۆ خۆمان ئاشنا بین، هۆشیار بینەوە، دوو پسپۆرمان هەبێ بۆ ئەوەی بزانین لەکوێدا دەتوانین سوودی لێوەربین. کاتە هەموو پسپۆڕیەکان بەیەکەوە یەکتر تەواو دەکەن، نەک یەک پسپۆڕی بەتەنێ. خۆ زمانیش بەتەنێ ناتانی هیچ بکە، تاوانیش بەتەنێ ناتانی، بەڵام هەردووچی بەیەکەوە ڕەنگە بتوانی کێشەیەکی گەورە چارەسەر بکە. بەڕاستی سپاس بۆ ئێوەش، دەستان خۆشبی، لە خزمەتین، هەر شتێک پێویست بوو تەقسیرت نەکردێ، بابەتێکی زۆر وەکو دەڵێ پوخت و گرنگ و بە شێوەیەکی زۆر جوانیش باست کرد. دکتۆر بەپێی لە دەوڵەتە عەرەبیەکانیش گوتت بەو شێوەیە، دەوڵەتە ئیقلیمیەکان چۆنە؟ ئێرانە، تورکیایە؟ ئەوەندەی ئەگەر زانیاریت هەبێ. بەختای ئەوی بزانم لای ئەوانیش زۆر احتیمامی پێ نادرێ، بەڵام لەوێن دەرێ باشترە. یعنی تەسەور کە من چەند ساڵێک لەوە پێش چوومە کۆنفرانسێک لە کوێت لە بۆ طبعادلی لە شەرق الأوسط و شیمال ئەفریقیا و ئەوانە، ئەوەندی ئەندامەکانم دی بێزگە لە ئەزنەبیەکان، دکتۆرەکانی هەمووی مصری بوو، یعنی لە ئوردن هەر مصری لەوێن دەرێ بوو، لە بۆ سعودیە، لە بۆ خەلیج، لە بۆ مصر، لە بۆ هەمووان. لەبەرەوەی من لە مصر ئەوەی زانیاریەکی باشیان هەیە، دوایە دکتۆریشیان زۆرە، بەڵام لەبەرەوەی وڵاتەکانی دی وەکو گوتم کەس حەزی لێ نییە ببتە طەبیب عەدلی، بە ناچار ئەوانەیان داواکردێن لەوێن دەرێ ئیش دەکەن، ئیشیان دەدەنێ. بەڵێ ئەمە لە بەغداد ئەوەی بۆرد و دکتۆرا کرایتەوە لە بۆ ئەوەی بستە طبعادلی لە بەغداد تۆزێک باشترە، مختبەری باشیان هەیە. ئێمە لێرە لە کوردستان بۆردی کوردستانیمان هەیە، محاوەرەمان کرد بۆردەك شتێک بکەینەوە، بەڵام وەشی کەس تەقدیم نەکە. یعنی ئەو هەمانجێش لە بینی بەغدا و هەولێر هەیە لە بۆ مەسەلەی طبعادلیەکان مەبەستم؟ ئەکیدە بەغدا زۆر باشترە. بەغدا حەوافزی باشی هەیە، یاسای باشی نوێیان دەرکردووە، مختبەری چاچیان هەیە، خەبیری باشیان هەیە. لەمە خوی بەغدا ئێستاکە نییە، تاریخی دامەزراندنی طبعادلی لە بەغدایە دەگەڕێتەوە ساڵی 1932. ماشەڵڵا 1932. ئێمە لە کوردستان پاشی ڕاپەڕێن کە عیلاقە لەگەر بەغدا بڕا ناومان لێنا پەیمانگای پزیشکی دادوەر، ئەگەر نا جەڕاحێک بوو لەگەری یەک مشەڕح بوو لە هەولێرێ قزیەکانیان بەڕێ دەکرد، کەسی دیکە نەبوو. بەڵام ئێستا ماشەڵڵا باشە، ماهەدمان هەیە، مختبەرمان هەیە، تەشریحمان هەیە، دکتۆرمان هەیە، بەڵام هێشتاکەش یعنی وەکو ئەوەی چاوەڕێ دەکرێ وانە. ڕست دەست خۆش بێ. وە بزانم بەڕێزێک دەستی بەرز کرد بۆ نازانەوە دکتۆر عەباس لە سلێمانی. کاک دکتۆر فەرموو. دکتۆر فەرموو دکتۆر جان. جێتان نێمە؟ بەڵێ بەڵێ کاک دکتۆر فەرموو. وەڵا دەستخۆش کاکتۆر هیمداد، زۆر زۆر بابەتێکی لە جێی خۆی بوو، دەستخۆشم بۆ کاک دکتۆری بەڕێز. من پرسیارێک هەبوو باسی تێ کرد، باسی لە مەسەلەی جیاوازیە دەنگیەکان فەنێتیک ڤێریشنز، بەڵام لێرە یەک پرسیار دروستە بێت، شارەزایەکی دەنگسازی دادوەری چۆن سوود لە چەمکە زمانوانیەکانی وەک جیاوازیە دەنگیەکان دەبینێت بۆ شیکردنەوەی تۆماری دەنگی؟ تەمان هەمووان نەزانین تۆماری دەنگی مەفروضە شیکردنەوەی بۆ بکرێت، وانە ئەو شارەزای دەنگسازی دادوەری چۆن دەتوانێت سوود لەوە ببینێت، سوود لە چەمکە زمانەوەکان ببینێت؟ زەحمەت نییە؟ خۆزانی زۆر جار تاوانێک ئەنجام مەدرێ لەوانەیە پێشتر تەلەفۆنێک لە بینی تاوانبار و تاوانێکراوەکە وەنیە هەبوو بێت، چۆن دەتواندرێت سوودی لێ ببینرێ ئەو جیاوازیە دەنگیانەی کە هەن؟ پرسیارەکەم ئەلێرە، یعنی شارەزایەکی دەنگسازی دادوەری. بەڵێ دەست خۆش چۆن بزانین ئەوە دەمینێتەوە سەر هەبوونی شارەزا خەبیر، وەکو گوتم ینی من و تۆ لەو گۆڕە هەر تەنها دەنگەکان بەجێ بڵێنەوە دەنجی فلانەوە فلانە ئەوە لە محکەمە ناخوا، دەبی هەمووی ڕیکۆرد بی، تۆمار کرابی. چێ ئەوەی شەی دەکات دەبی خەبیری دەنجیمان هەبی. خەبیری دەنجی شەرت نییە ئیلا دکتۆر بی، دەتوانی کابراش فیزیاوی بیتن، بەڵام چییە تایبەتمەند بی لە دەنجی ئینسان. ئێمە حتا کە زمان دەخینین، زمانی کوردیش دەخینین، ئەنەتۆمی تەشریحی حونزەرە دەخینین، ئەلف چۆنە، زمانەکە بۆ چێ دەڕوا، لێوەکە چۆن دەجوولێتن، ئەو حرەکاتانە لە پیتەکان دەبیندرێ.
بەڵام ئەوە ئەگەر خەبیر هەبی خەبیر بەناو ئاشتی لێکی دەداتەوە هەمووی گرافی لۆ دروست دەکات هەمووی بە شەپۆر دیاری دەکات ئەوە پیچی ئەو دەنگەی ئەو هەندەیە برین سرعەتەکەی ئەوەندەیە ئەمپلیتودەکەی ئەو هایە جۆری دەنگەکەی پیشەکەی ئەوانە هەموو دەبی خەبیری دەنگ هەبی ئەو خەبیری دەنگ من بەبیرم دێ لە بەغدایە معهەدێکی خاص هەبوو پێیان دەگۆ معهەد ئەسمی وەلبوکم نازام لە هەولێر لە کوردستان شتی وا هەیە یاننا ئەو معهەدە زۆر ئەچیزەی وایەنە بۆ ئەمە کە تەڵەبە بووین دەچوینەوێ دەرێت تەماشامان دەکرد ئەوانەی کە ڕوولارن ئەوانەی نابیستن ئەوانە چۆن فێرە دەنگ بکرێن چۆن فێرە خینەوە بکرێن چۆن فەحز بکرێن یعنی حتا حالەتی وایە خەڵک خۆی کەڕوولال دەکاتن لە بۆ بەبەستەچی نەقسە دەکاو نەدەری جێم لێیە باشە چێ کو بزانن ئەو کابرایە ئایا ڕاست دەکا وایە کەڕوولاڵە یان وانە ئەوە پێویستی بە خەبیر و بە ئەچیزە دەبیتن ئەو شتانە ڕوون بکرێتەوە و تۆمار بکرێ بنێردرێتن یعنی وەکو دۆکیمنت بنێردرێ لۆ دادگا ئەو جا وەختە دادگا لەسەری قرار بداتن دەست خۆش دکتۆر دەست خۆش کاکتۆر ئەباس زۆر سپاس کە لەگەڵمان بووی لە سلێمانیەوە مامۆستا ئیبراهیم عەبدولکەریم پرسیارێکی نووسیە کاک دکتۆر ڕەنگە پرسیارەکە دووریش بێ ئەگەر توانیت وەڵام بدەیە سپاس ئەگەر نەشت توانی دەکەوێتە دەرەوەی کاتێکە کەسێک پێشتر ئەمریخوای کردووە بەڵام دواتر پاش چەند ڕۆژ و چەند هەفتەیەک دووبارە تەرمەکەی دەردەهێنرێتەوە و لێکۆڵنەوە لەسەر دەکرێت دەڵێ تا چەند هەفتە دەتوانرێ ئیش لەسەر جەستەی مرۆڤ بکرێت بۆ لێکۆڵنەوە و کۆکردنەوەی زانیاری زیاتر ئەو حاڵەتانە کەینێ ڕوودەدا کەینێکە یەشێک دەنێژرێ پاشی ماوەک گومان دەکرێت کە ئەوە کوژرابێ بە مردنی خۆی نەمردبی یان خێزانەکەی داوای لێکۆڵنەوە دەکات زیاتر بەڵ ئەوزە کە سوکاری بی یان هەندە جاروەیە کەس دەنگ ناکە بەس داواکاری گشتی کە گەیشتە داواکاری گشتی کوشتن هەیە ئەوە حەقی عامە دەبی لێکۆڵینەوە بکە ئەو وەختە داواکاری گشتی ڕۆژێک دادەنێ دەڵێ دەبی حاکم و شورتە و طبیب عادلی پێکەوە بچن ئەو گۆڕەی هەڵدەنەوە ئەو لاشەیە دەربینن ئەو تەرمەی دەربین و فەحسیکەین ئیدی ئەمە زۆر زار حاڵەتی وا بووە وەکو طبیب عادلی و فەریقی و تیمی خۆمان دەچین تەماشای مەیتەکە دەکەین بزانین دەری دەینین لە کفنەکە و لە قەبرەکە و تەماشای دەکەین بزانین چه ئاسارێکی پێوەیە ئەوجا ئەوە دەمینێ جێی قەبرەکەی مدەکەی چەند بەسەری داچووە قەبرەکە جێیەکەی چۆنە ئایا ئا و شێدار و شتیوالەی هەیە یان چەند قوڵە ئەوانە هەموو تاسیر دەکاتن ڕەنگە هەندێک هەیە بە 2 مانگ بە 3 مانگی شوێنەکەی ساردە و بنیکانیە و ئاوە مەیتەکە بە ساغی دەبینێتەوە یانی وا هەیە ڕەنگە بە هەفتەی بتاوێتەوە و هیچ دیار نەبیتە نا ئێسک ببینێتن ئەوە کە دەتوانی یعنی محکمە توانی داوا بکە حتا 50 ساڵیش بیتن کابرا نێژرابی دەچین دەری دەینن ئێسک و پرۆسگمایە ئیدی ئەوە ئەو ئێسک و پرۆسگ ناسینەوەیش ئەوەش پێویستی هەر بە تەنیان طبیب عادلی نییە پێویستی بە زۆر ئەوە اختصاصی دیکەی پێویستی بە ئێسگناسی هەیە پێویستی بە ئەنترۆپۆلۆژی هەیە بزانی ئەوە بەشەرە یان بەشەر نییە چیە عرقەکەی چییە کووردە عەرەبە زۆر شت تێکەڵ دەبیتن ئەو جە لە ئاخیری ئەگەر هەر هیچ نەما ئێستاکە DNA پەیدا بووە DNA ڕۆ بکرێتن بەڵام برێمەیتەکە بە چەند ڕۆژە ئەوە قەت تەحدید ناکرێت ئیلا بە تەقریبیە ئەو هەوایەکە تەسیری هەیە بە چ مردیە نەخۆش بووە ساغ بووە گولەی لێدرایە ئەوانە هەمووی دەور دەبینێ پێویستی بە تەحلیلێکی دوور و قۆر هەیە و چەند کەس تێدا شوەکو شارەزاییش تێدا بکەن هەتا دەگەنە و هەندە جاریش ناگەنە هیچ نەتیجەیە مەجهول دەبیت ڕاست دەستەکان خۆش کاک دکتۆر جان زۆر زۆر سپاس ئەگەر لە کۆتایی شتت مابێ ئەگەر کەسێکی تر پرسیاری نەبێ نامانەوێت دکتۆری زیاترمان دیکەین بەڕاستی بابەتێکی زۆر پێویست بوو زۆریش زەروریە هیوادارین هەم سپۆرانی با بڵێن زمان ئیش لەسەر ئەو بابەتە بکەن فۆرەنسیک لینگویستیکس ینی زیاتر ئیشێ لەسەر بکرێ هەمیش ڕەنگە ئەو کێشەیە کە جەنابەت باست کرد کەسێک نایەتە طب عادلی لەبەرەوەی زەحمەتە و ئیشەکەی زۆرە لە ڕووی زمانەوانیشەوە کە لێکۆڵینەوەی کەم لەسەر دەکرێت لەبەرەوەی داتا کۆکردنەوە ڕەنگە کەم بێ ڕەنگە داتایە من دەزانم ئێستا تەڵەبەیەکی دکتۆرایە ئەگەر هەڵە نەبم ناوی مامۆستا شەیمایە لەگەڵ دەستنووس و قسەکانی شاید و ئەوانە با بڵێن ئیش دەکا بە 1000 حاڵ هەتا هەندێک داتای دەستکەوتیە کە بۆی بتوانانی تەحلیلی بکە ئەوەژێک لە کێشەکانە کەواتە ئەگەر ئەوانە هەندێک
بە دیجیتاڵی بکرێن هەندێک بەردەست بکرێن ڕەنگە کۆرپەسی تایبەتی لە دروست بکرێ لە بۆ نامەکانی هەڕەشەیە یان ئیفاداتە شهودە یان هەر شتێکی ترە بەڕاستی ڕەنگە خەڵکێکی زیاتر ڕووی تێ بکە. ئیدی مامۆستا ئەماوەی لەسەرمانە بابەتەکەمان وروژاندیە ئەوەندەی لە تااقەتی خۆمانە کردیتمان و بە دوای مەسادەت دەگەڕین ئینشاءالله خەڵکی دیکەش چاومان لێ دەکا و باشتری دەکا و بەحسی زیاتر دەکا و هیواداری ماستەری لەسەر کتێبەی تو لە چێ بەدەست دەکەوێت دکتۆر جان چێ چاپی لای خۆم هەرێکێک دەیەوێت بەسەر چاو پێشکەشی دەکەم نەمدایتە مەکتەبە چکە لە بۆ تەڵەبانم دانایە زۆر باشە زۆر پەیوەندی پێوە بک بەسەر چاو دەیدەنی دەستت خۆش بێ زۆر زۆر سپاس کاک دکتۆر فەیسەڵ عارەب بلباس سپۆڕی ڕاوێژکار لە پزیشکی تاوانناسی و دادوەری کە ئەم شەو لەگەڵمان بووی ئەوە نزیکەی ساعتێک و 5-6 دقەیە ئەزیێتمان دای داوای لێبوردن دەکەین مامۆستا دەڵێت چۆن پەیوەندی پێوە بکەین وەڵا ئەگەر پەیوەندی بە مێگامایندەوە بکەن ئەمە ڕەبتان دەکەین پێکەوە بەسەر چاو ئەوە لینکی ئەوەکانماندانایە ئەوانەی چەناڵی یوتیوب و ئەوەی کە یان هەر لێرە ئەگەراوی دەیەوێت ڕقەمەکەی خۆمی دەدەمێت چل کۆڕەکە بڵای بەرە ئەپە مەسینجەرە ڕقەمەکەی بنووسی 0750 475 0225 475 225 ئەوە هەر نووسیم کاکە ئەوە ژمارە تەلەفۆنی ئەو کۆڕەکە هەرچی پێویستی بوو لە خزمەتی بەسەر دەستان خۆش بی زۆر زۆر سپاس کاک دکتۆر جان زۆر سپاس مامۆستارەزوو ئەوە ڕقەمەکەشمان نووسیە و ئەو کەناڵی یوتیوبەش ئەگەر پەیوەندی هەبوو دەتوانن دانی لەگەڵ مێگامایندیش دەتوانین پێکتان ببەستینەوە سپاس دووبارە بە ناوی ئەکادیمیای مێگامایند پلس و پەروەردە و ڕاهێنان و ڕاوێژکاری زۆر زۆر سپاسی برای بەڕێز کاک دکتۆر فەیسەڵ عارەب بلباس دەکەین کە ئەم شەو لەگەڵمان بوو بۆ پێشکەشکردنی ئەو بابەتە بە سوودە هیوادارین وەکو دەڵێ دەستپێکێک بی بتوانین خەڵکی زیاتر هان بدەین هەم بەرەو ئەو بەشە بڕوە بەرەوە اختصاسە بڕوە هەمیش بەرچاوڕوونی زیاتر بۆی خەڵکەکە زیاتر تێبگاوان نەزانی هەر نامەیەکی دەنجی یەکسەر بڕوا و دەبێتە بەڵگە و با بڵێن کەیسی لەسەر دروست دەکرێت لەسەر شتەکە دروست ناکرێت بەڵام بەڕاستی من سوودم بینی کاک دکتۆر زۆر زۆر سپاس دڵنیام بەڕێزانی تریش ئێستا نزیکەی 30 کەسێک لەسەر خەت بوون لەگەڵمان بەڵام بە تۆمارکراوی دوای لە کەناڵی یوتیوبش بڵاوی دەکەینەوە دوای لە بۆ توش دەنێرین هەر کەسێک پرسیاری کرد ئەمە دەتوانین ئەو یوتیوبە لە خۆی ئەو تۆمارە جێبگرتەوە شارەزادەبی ئەگەر پرسیاری تریش هەبوو ئەوە دەتوانی ئاراستی جەنابەت بکە ئەگەر وتەیەکی کۆتایی هەبێ فەرموویت وەڵا سوپاسی جەنابەت دەکەم ئەوە بە هیمەتی جەنابەت بوو سوپاسی بەشداربوانیش دەکەم و داوای لێبوردن دەکەم ئەگەر شتێکی بەدڵ نەبوو بیتن ئیدی ئەوەندەی لە تااقەتی من بۆ ئەوەندەی لێ دەزانم و هیوادارم دەست چاوت خۆش بێ زۆر سپاس بەڕێزان لەگەڵمان بن لە هەفتەکانی داهاتوش بابەتمان ئامادە کردووە ئەو بەڕێزە دەرێ 37 کەس بووین باشە من دیارە ڕقەمەکەم غەڵەت خینتەوە ئەکەیت هەندێک دەرەچی ئەوە یعنی دێ و دەڕوا زیاد و کەم دەبی ئەوانە تەواوە کێشەمان نییە لە ژمارەکە بەڵام دواتر خەڵکێکی زۆر سیر دەکاتەوە بە دڵنیاییەوە چکە کەناڵەکەمان ماشەڵڵا قەرەباڵغە و خەڵکێکی زۆر متابعی دەکا ئەمە مەبەستمانە پەیامەکان بگەێنین ژمارەکە زۆر گرنگ نییە بەڵام پەیامەکە دوایی شۆڕ دەبێتەوە بەڕاستی دووبارە زۆر زۆر سپاس کاک دکتۆر زۆر سپاسی بەشداربووان دەکەین کە ماوەی ساعتێک و دەخولەکە لەگەڵمانن وەکو گوتمان لە هەفتەکانی داهاتوش بابەتمان دەوێت شەوانی شەممە هەر جارەی لەسەر بابەتێک لەگەڵتان دەبین ئێوەش دەتوانن ئەگەر کەسێکی دیاریکراوە بابەتێکی دیاریکراو هەبوو پێشنیاری بکەن بۆ ئێمە بۆ ئەوەی فاتحەیان بکەین و قسەیان لەگەڵ بکەین کاتێکی خۆش لە بۆ هەموو لایەک شەوگارتان هەر شاد بێ بە ڕوخسەتی هەموو لایەک کۆتایی پێدێنێت فاتان لەگەڵ